سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕە گرنگترین هەواڵەکان بەربڵاوتربوونی ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران دژ بە سیاسەتە هەڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هەڕەشەی ناوەندەمنیەکان لە خەڵکی ناڕازی لە ڕێگەی کورتەنامەوە ڕێپێوانی خوێندکارانی زانکۆی چاران بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی ناڕازی بەیاننامەی یەکێتی کامیۆنداران بە مەبەستی پشتیوانی لە ناڕزایەتیە گشتیەکان لە ئێران و کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە ئێران. بەربڵاوتربوونی ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران دژ بە سیاسەتە هەڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزتربوونەوەی گوشاری یابووری بۆ سەر خەڵک شەپۆلێکی نوێ لە ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە گەندەڵی و ناکارامەی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران دەستی پێکرد. بە پێو ڤێنە و ڤیدۆیانە بەدەستمان گەیشتوون خەڵکی ناڕازی بەشێک لە بازاڕ و بڕێک لە گەڕەکەکانی تاران، مەشهەد، شیراز، کرماشان، مەلارد، ئەهواز، زەنجان، هەمەدان، ئیسفەهان، کەرەج و کرمان و قشم و هەروەها چەندین شار و ناوچەی دیکە لە ئێران ڕژانە سەر شەقامەکان و بەوتنەوەی دروشم دژ بە ڕژیم و ڕێبەری جەنایەتکاری کۆماری ئیسلامی بەرزبوونەوەی کتوپەڕی نرخی هەڵاوسان بەهۆی ناکارامەیی بەرپرسان و سەرکوتی ناڕازیان لەلایەن هێزە سەرکوتگەرەکانەوە ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری هەڵوەشانەوەی ئەو ڕژیمە ستەمکارە بوون. شایانی باسا هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم چەندین جار هەوڵی بڵاوپێکردنی ناڕزایەتیەکانی خەڵک لە شارە جیاوازەکانیاندا بەڵام ڕوبەڕووی مقاومەت و خۆڕاگری خەڵک بوونەوە و ناچار بە پاشەکشەکراون. دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز ڕۆژی دووشەممە 8 بەفرانبەر هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بە پێی راپۆرتی گەیشتوو ئەو هاوڵاتیە بە ناوی حامێد نەباتی کاتی چوونەجرەوەی لە ماڵەکەی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ڕژیم دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شانی باسا سەرەڕای بەدوەداشوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەرکراوە زانیاریەک لەبەردەستانیە. هەڕەشەی ناوەندەمنیەکان لە خەڵکی ناڕازی لە ڕێگەی کورتەنامەوە ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ پەرەسەندنی ناڕزایەتیەکانی خەڵکی ستەملەکراوی ئێران دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لە ئێران ئیدارەی ئیسلاحاتی سوپا بە ناردنی کورتەنامە بۆ هاوڵاتیان هەوڵی ڕێگریکردن لا کۆبوونەوەی خەڵکی داوە. بە پێی راپۆرتی گەیشتوو ناوەندەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ناردنی کورتەنامە بە ناوەڕۆکی چاودێری ئیسلاحاتی ناڕازیان بۆ هاوڵاتیان هەوڵی ترساندنی خەڵکی ناڕازی و هەروەها ڕێگریکردن لە بەشداری بەرینی خەڵک لە کۆبوونەوەکانیان داوە. ئەمە لە کاتێکدایەکە زۆربەی و کەسانێکی کورتەنامەیان بۆ نێردراوە هیچ پەیوەندیەکیان لەگەڵ ناڕزایەتیەکاندا نەبووە و تەنانەت بەشداریشیان نەکردووە. ڕێپێوانی خوێندکارانی زانکۆی چاران بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی ناڕازی ڕۆژی دووشەممە 8 بەفرانبەر خوێندکارانی دانیشتووی زانکۆی چاران بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی ناڕازی لە ئێران ڕژانە سەر شەقامەکان. بە پێو ڤێنانەی بەدەستمان گەیشتوون خوێندکارانی زانکۆی چاران با ڕێخستنی ڕێپێوانێک لە کوێی زانکۆی چاران و بە وتنەوەی دروشمی مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر و دەیان دروشمی دیکە دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕایان گەیاندکە لە هەموو قۆناغێکدا پشتیوانی ناڕزایەتیەکانی خەڵکن و دژ بە سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی و هەروەها سەرکوتی ناڕازیان ناڕزایەتی دەرەبڕن. بەیاننامەی یەکێتی کامیۆنداران بە مەبەستی پشتیوانی لە ناڕزایەتیە گشتیەکان لە ئێران ڕۆژی ڕابردوو یەکێتی کامیۆنداران و شۆفێرانی ئێران بە مەبەستی پشتیوانی لە بازاڕیان معیشەتی خەڵک بەرزبوونەوەی ڕێژەی قەیرانی یابووری و نرخی کەلوپەلی پێویستی ژیانی خەڵک و هەروەها گوشارێکی زۆرتری ئابووری بۆ سەر کامیۆنداران و شۆفێران هۆشداریاندا. بە پێی راپۆرتەکان لە بەیاننامەکەدا ماژەبەوەکراوەکە ئێستا زۆربەی چین و توێژەکانی کۆمەڵگا، بازاڕیان، کاسبکاران، هاوڵاتیان، بەرهەمهێنەران و کامیۆنداران بوون بە قوربانی سیاسەتە هەڵە ئابووریەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و
بەردەوامی ئەم بارودۆخە نەک تەنیا ئەبێتە هۆی بەتەواوەتی داخرانی بازاڕ لە ئێران، بەڵکو سیستەمی گواستنەوەی لە ئێران تووشی قەیرانێکی زۆرتر دەکات. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوەکە یەکێتی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا تەنها ڕێگەی چارەسەری کێشەکانی خەڵکە. بانکشتی خوێندکاران بۆمبەستی بەشداری لە شەپۆلی نوێ ناڕزایەتیەکان لە ئێران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خوێندکاران لە زانکۆکانی تاران، ئەمیر کەبیر، شەهید بەهەشتی و خاجە نەسیر با بڵاوکردنەوەی چەندین بانکێشتنامە خوازیاری بەشداری خوێندکاران لە ناڕزایەتیەکاندا بوون. بەپێی راپۆرتەکان لە بانکێشتنامەکاندا ماژەبەوەکراوەکە بەشداری خوێندکاران لە شەپۆلی نوێ ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران بەمبەستی پشتیوانی لە ئەو هاوڵاتیانە کە بوون بە قوربانی هەڵە ئابوووریەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و لە ژێر گوشارێکی زۆری ئابووریدا تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی بەیاننامەکەدا ماژەبەوەکراوەکە خوێندکاران بە بەشداریان لە ناڕزایەتیەکاندا دەبنە دەنگی ناڕزایەتی خەڵک و جەختیان لەسەر ئەوە کردەوەکە بەشداربوونی ناڕزایەتیەکان پێویستە هەموو ڕێشوێنە ئەمنیەکان بەمبەستی پاراستنی خۆیان بگرنە بەر. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆستێجارە لە 55 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی سێشەممە 9 بەفرەمبەری 1404 هەتاوی لە بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆستێدارەدا بەندکراوان لە 55 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا بەردەوامیان بە مانگرتنەکانیاندا. بەپێی راپۆرتەکان زیندانیانی بەشداربووی و هەڵمەتە لە 101مین هەفتەیەوە هەڵمەتەدا با بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژەبەوە دەکەن کە هاوکات لەگەڵ دەستپێکردنی شەپۆلی نوێی ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی جنایەتکاری کۆماری ئیسلامی ئەو ڕژیمە بۆمبەستی دیستان کبکردنەوەی دەنگی ناڕزایەتی خەڵک پەنا بۆ سەرکوتی ناڕازیان و لە سێدارەدانیان دەبات. بەڵام پێویستە خەڵکی ئازادی خوازی ئێران ئەوە بزانن کە حکوومەت لە بەرامبەر هێزی یەکگرتووی خەڵکدا ناتەوانە و توانای بەرگری نییە. لە بەردەوامی بەیاننامەکەدا بەندکراوان دەستخۆشی لە خەڵکی ئێران دەکەن کە لە ماوەی ئەم چەندین هەفتەدا پشتیوانیان بوون و ڕایان گەیاندووە کە بە هەموو توانایانەوە پشتیوانی لە دەنگی ناڕزایەتی خەڵک دەکەن. دووە هەواڵ کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە ئێران. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی کۆمەڵێک لە بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە چەندین شاری جیاوازی ئێران دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراوان و سەرکوتی ناڕازیان کۆبوونەوە. بەشەروانی کۆبوونەوەکان با وتنەوەی دروشم و هەڵگرتنی وێنێ ڕۆڵەکانیان سەرەڕای پشتیوانی لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە بەندیخانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی پشتیوانیان لە شەپۆلی نوێ ناڕزایەتیەکان لە ئێران کرد و خوازیاری ئازادی دەستبەجێ هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی، کۆتایی هاتنی سەرکوتی ناڕازیان و سەپاندنی حکمی سێدارە بەسەر ناڕازیان و هەروەها هەڵوەشانەوەی حکمی ئەعدامی هەموو زیندانیان بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.